قەزای ڕواندز خۆپیشاندانێکیان کرد بەداخەوە هاوڵاتیەک شەهید بوو کە ئەمە بووە جێگەی نیگەرانێکی قۆڵی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی وێ ڕای نەبوونی موچە هاوڵاتیان هاتوونەتە سەرجادە بۆ کارەبار ڕەنگە گەر ئەو بکوژە چەند کاژمێرێکی چیتر چاوەڕێی بکردە خەڵکەکە خۆی ئەڕۆیشتەوە ماڵی خۆی پێویست نەبوو نەتەقە لە هاونیشتیمانی و هاوڵاتیانی خۆت بکەیت نە ڕۆحی کاک حەسەن سەربەرزی کە بۆ سەربەرزیش ڕۆحی شاد بێت شەهید بکەیت چونکە ئەمە لای خوای گەورە و لای خەڵکیش قەت لە بیر ناچێتەوە اینجا ئەمە پارتیەک بیکانی چێتێک بیکە بەرنامەکەمان بە میوانداری زۆر بەڕێز ئارێز عەبدوڵڵا نووسەر و سیاسەتمەدار لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێ تاوتوی دۆخەکەکەین ئاڵۆزیەکانەکەین هەنگاوەکانەکەین چی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و قوارەی هەرێمی کوردستانە گفتوگۆ لەگەڵ کاگارێزەکەین کاگارێز سوپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی پانۆرامادا سەرەتامەوێ پرسیاری ئەوە لە بەڕێستان بکەم هەر بەڕاستی ئەم دۆخە بە موسەکینیان بە هادیکەرەوەیەک ئارامکەرەوەیەک چارەسەر بیان پێویستی بە چارەسەری بنەڕەتی هەیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا. سپاس کاکزان لەبەرەوەی تۆ باسی ڕووداوەکەی دوێنێت کرد منیش ئەوەی بە دەرفەت دەزانم کە لێرەوە سەرێ خۆشی خۆم بە کاک ڕەحمانی پێشمەرگەی دێرین و کەسوکارەکەی و تەواوی خەڵکی دۆڵی خانەقا ڕابگەێنم بۆ شەهیدبوونی کاک حەسەنی کوڕی کاک ڕەحمان و برینداربوونی چەند هاوڵاتیەکی تر هیوای زوو چاکبوونەوە بۆ یەکەیەکیان دەخوازم هیوادارم ئەو جۆرە کارانە دووبارە نەبنەوە واتە ئەو جۆرە بەکارهێنانی تۆند و توژی چەک دژی خۆپیشاندەرانی مەدەنی دووبارە نەبێتەوە و ئەوانش کە تاوانبارن لەو ڕووداوە دەستگیر بکرێن و ڕوبەڕووی دادگا بکرێنەوە. سەبارەت بە نێوانی بەغدا و هەرێم پێم خۆشە لێرەوە دەست پێ بکەم. جارێ ئێمە دوو کێشەمان هەیە، کێشەکمان هەیە کێشەیەکی ناوخۆییە، کێشەکمان هەیە کێشەیەکی دەرەچیە. هەر وڵاتێک هەر دەوڵەتێک کاتێک لە ناوەخۆ تەبایە کاتێک گرفتی ناوەخۆی نییە ئەگەر لەگەڵ دەر و دراوسە یا لەگەڵ دەوڵەتێکی دەرەوە یا لەگەڵ دەرەوەی خۆی ڕوبەڕووی کێشە بێتەوە ئەتوانێت بە ئاسانی تێیپەڕێنێ. بەڵام بەداخەوە لێرە وان نییە. لێرە ئێمە گرفتە ناوەخۆیەکانمان زۆرن و تا ئێستا کە ئاسوویەکی چارەسەرکردنی ئەو گرفتە ناوەخۆیانش نییە. بۆیە دەبینین ینی خۆپیشاندان دەکرێت توندوتژی بەرامبەر بە خۆپیشاندار بەکاردێتێ. ئەمڕۆ لە زۆربەی شوێنە لە هەولێر لە کۆیە لە تاقتاق لە سلێمانی لە زۆر شوێنی کوردستان خۆپیشاندان بووە. ئەو خۆپیشاندانە نەخۆ لە خوت و خۆڕایی نین یعنی و لەوەش نین خەڵک داوای شتێک بکە کە نەتوانێت جێبەجێ بکرێت. تەنانەت کار لە هەرێمی کوردستان گەیشتۆتە ئاستێک ئەگەر حکوومەت لە تواناشیدا نەبێ یاخود دەسەڵات با بڵین چکە حکوومەت زۆرە بۆ ئەو دەسەڵاتە بەکاری بێنین ئەگەر لە تواناشیدا نەبێ بیکە خەڵک متمانەی پێناکە. ئەو بێمتمانەیە لە خۆڕا دروست نەبووە لە ئەنجامی کەڵەکەبوونی کێشە و گرفتەکانی ڕابردوو لە ئەنجامی نەبوونی بەرچاوڕوونی لە ئەنجامی نادادپەروەری. اینجا نادادپەروەری لە زۆر ڕۆوە لەبەرەوە بەداخەوە ئێمە لە ناوخۆدا کۆمەڵێک گرفتی گەورەمان هەیە ئەوە بۆ سێ مانگە ڕوا موچەخۆران موچیان وەرنەگرتووە و ئەوە نەک هەرماوەی موچەخۆران زەرمەندن بەڵکو تەواوی خەڵکی کوردستان لەوە زەرمەندن لە شوفێری تەکسیەکەوە بگرە تا ئاگاتە دوکاندارێکە تا ئاگاتە هەموو بازار هەموو شتێک وەستاوە و کاریگەری لەسەر هەموو کوردستان کردووە. واتە ئێمە لە قەیرانێکی دارایی گەورە داین و حکوومەتی هەرێمیش دەتوانێت ئەو قەیرانە تێپەڕێنێ چارەسەری بکات لە ئێستادا و نەدەتوانێت قەناعەتی خەڵک بێنیان دڵنیای خەڵک بکاتەوە کە ناتوانێت کە پێی ناکرێت. لەبەرەوە لە ڕابردوودا یعنی خەڵکەکە ئەوەندەی بینیوە بە ئاسانی بڕوای پێناکات. سەبارەت بە بەغدا خۆی لە ڕوخانی ڕژێمی سەدامەوە تا ئێستا و بە تایبەتی با بڵێن لە 2005ەوە لە دوای ئەوەی کە دەستور پەسەند کراوە تا ئێستا کێشەی سیاسی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەر هەبووە، کێشەی یاسایی لە نێوان هەردوو لە هەر هەبووە. واتە هیچ کاتێک نەبووە گرفت و کێشە لە نێوان ئەو دوولایە نەبێ. بەشە سەرچەکەی ئەگەڕێتەوە بۆ جێبەجێنەکردنی دەستور بۆ دەرنەکردنی ئەو یاسایانەی کە
پێویستە هەبن بۆ تێپەڕاندنی قۆناغی ڕاگوزەر بۆ جێبەجێکرد بۆ ئەوەی دەوڵەتی عێراق چۆن لە دەستور هاتیە فیدرالی ببێتە فیدرالی. بەڵام ئێستا هەندێک جار کارێگاتە سەر ئەوە عێراق هەڕەشە لە بەغدا هەڕەشە لە هەولێرەکە یاخود فشارە کاتە سەر هەولێر هەندێک جار هەولێر فشار هەڕەشە لە بەغداکە بێمتمانەیەکی گەورە دروست بووە. من نایشارمەوە لێرە کاکزانە سیاسەتێکی هەڵە لە کوردستان پەیڕەوە کرێ بەداخەوە یعنی دەسەڵاتداران یاخود بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان با نەڵێم فلان و فیسەر بەگشتی من قسەکاکەم لە جیاتی ئەوەی بیر لە چارەسەرکردنی بنەڕەتی کێشە ناوە خۆیان کابکەنەوە پشت دەبەستن بەوەی ئەها عێراق تووشی قەیرانە بێ ئەها ئیسرائیل لە ئێرانەدا و فشاری لەسەر عێراق کەمە بێتەوە ئەها ڕەنگە حەشدی شعبی نەمێنێ و ئەها ڕەنگە سوننەکە ڕاپەڕ و ئەها بەڕاستی ئەو جۆرە سیاسەتکردنە ئەو جۆرە سیاسەتکردنە خزمەتی خەڵکی کوردستان ناکە. ئەڵێن لە کوردی ئەڵێن بزن بۆ شەوێک جێی خۆی خۆشەکە ئەبێ قیادە حکوومەت دەسەڵاتدەر حزب ئەبێ جێ خۆمان نەک بۆ شەوێک بۆ هەتا هەتایە خۆش بکەین ئەبێ دڵنیا بینەوە لەو شوێنەی کە لێینە نەک ئێمە پشت بە گۆڕانکاریەکان ببەستین ها لەو گۆڕانکاریانە ئەبێ ئەوە نابێ ئەوە نابێ ئەوە نابێ ئەو سیاسەتایی کە لە ڕابردوودا هەستی پێکراوە ئەو پشت بەستن بەوەی کە لە دەرەوەی ئێمە شتێکی تر ڕوبەڕووی عێراق بێتەوە ئەو کاتە ئێمە کارتی فشاری خۆمان بەرامبەر بە عێراق بەکردێنین یەکەم ڕەنگە ڕوونەدا دووەم بەڕاستی لایەنەکان تریش لەو بابەتە تێگەیشتون بۆیە ئەوانیش دێنجارێکی تر فشارە خەنەوە سەر هەرێمی کوردستان قەیران لە هەرێمی کوردستان دروست دەکەن مافە ڕەواکانی خەڵکی کوردستان لە کاتی خۆیدا نادەن یا نانێرن یا گرفت دروست دەکەن چونکە لە کۆتاییدا دەوڵەت جمگەکانی دەوڵەت لە دەست ئەو بڕیار بەدەستانی ئێستای عێراقا ئەوانش گرفتیان لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ هەولێر هەیە لە کۆتاییدا خەڵکی کوردستان زەرمەندی یەکەمە. ئایا چ بکرێ بەڕاستی تاکید دەکەمەوە لەوەی بەڵێ بەڕاستی کاگارێ یعنی قەیرانەکە تۆ باسی قەیرانت کرد منش باسی کێشە دەکرێت ساڵانێکی زۆرە بە باسی کێشەی نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەکەین بەڵام هەر بەڕاستی ئەو کێشەیە یان بەڕێزت گوتت لەسەر گریمانەیەک سیاست دەکرێت لەسەر گریمانەی چاوەڕێی گریمانەیەک دەکرێت کە سپەینی ئایا ئێران یان ئیسرائیل یان چێت ڕوو دەدا لە بەغدا چارەسەری بنەڕەتی لەو بابەتە چۆنە چ دەکرێت بە تایبەتی ئەو ڕۆکە یەکێتی و پارتی کۆبوونەتەوە دەتوانن چی بکەن دەتوانرێت چی بکرێت بۆ مانجوێتی خەڵک بۆ بێزاری خەڵک باش پرسیارەکەوەیە بۆ تا ئێستا کۆ نابوونەوە بۆ حکوومەتی هەرێم پێک ناێنن بۆ پەرلەمان کاران ناکەن ئەزان چێ بەرپرسیار لەو بابەتە یعنی چێ بەرپرسیارە لەوەی کە ڕوو دەدا با ئێمە ماوەیەک پێش ئێستا جێمان لە کاک مەسعود بوو گوتی با حکوومەت هەر پێکنێ و ئێمە کاری خۆمان دەکەین ئێکاکە کاری خۆت چۆن دەکرێت ڕاستە سەرۆکی هەرێم ماوەی بەسەر چۆن لای تۆیە سەرۆکی حکوومەت ماوەی بەسەر چۆن لای تۆوە پەرلەمان کارانی هەموو شتێک ئیش و کارەکانی ئەچێ بەڵام ئەوە کارکردنە ئێستا کە بەڕێوە دەچێ هەموو شتەکانمان بەکار بەڕێکەری و بەماوە بەسەر بچووی و ئەوە وای کردووە پێک نهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان کارانەکردنەوەی پەرلەمان وای کردووە کە ئەو کێشەوانە بە ئاشکرا و زەق بن وەلایەنە عێراقیەکانیش بە تایبەتی ئەوانی ئەیانە فشار بخەنە سەر هەرێمی کوردستان ئەویان بە هەر زانیە بۆ نمونە ئەمڕۆ باسی ئەوە ئەکرا وەرن با ئێمە یەک هەڵوێز بین یەکەکە تۆ کاتێک یەک هەڵوێستنی لە پێکێنانی کابینەی حکوومەت کاتێک تۆ یەک هەڵوێستنی لە کاراکردنەوەی پەرلەمان لە بەرامبەر بەغدا چ هەڵوێستە بی بەغدا گاڵتەی بۆ جۆرە قسانە دێ تۆ وەرە ناو ماڵی خۆت ڕێکخەوە تۆ وەرە دروستی کەوە تۆ وەرە باشی کەوە اینجا ئەو کاتە دۆستیش حسابت بۆ دەکات دوژبنیش ئەمڕۆ کۆبوونەوە بوو بەشا گەشتکەی خەڵک باز دەکرد کۆبوونەوە بە ئەبێ پرسیارکەین بۆ چەند لە مێژە کۆبوونەوە ناکرێت دوو هێزی سەرچین بۆ کۆ نابنەوە کاکە لە هەڵبژاردن هێزی یەکەم و هێزی دۆم پارتی و یەکێتین پارتی ئەتوانی کابینەی حکوومەت پێکبینی فەرم و 50 زائید یەکم بۆ پێک بینە بەبێ یەکێتیش پێک بینە ناتوانی کە ناتوانانی دەستبەرداری بە ئایەکێتی ئەتوانی یەکێتیش ناتوانی کەواتە ئەبێ ڕێک بکەون بۆ ڕێک ناکەون معقولە لەسەر ئەوەی ئەو پۆستە بۆ تۆ بەیان ئەو پۆستەنە من هاوبەشم یان من بەشدارم بارودۆخی کوردستان بە ئاقارەدا بڕوا لەبەرەوە یەکەمین شت ئەبێ لێرە کێشەکانی ئەو دانیشتنە و دانیشتنەکانی تریش وە نەکەری یەکێتی و پارتی بەڕاستی ئەبێ هەموو هێزە سیاسەکانی کوردستان بەشدار بن لەو گفتوگویانەی کە دەکرێت بزانین بۆ ئەو قەیرانی ناوەخۆ چۆن تێیپەڕێنین
و قەیران و کێشەکانمان لەگەڵ بەغدا چۆن چارەسەر بکەین ئەبێ وای لێ بکەین ئەجینا بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەچی کاکە بارودۆخی کوردستان گەیشتۆتە ئاستێک ئەمڕۆ وەکو باسم کرد لە هەموو شوێنەکان خۆپیشاندانە کارگەیشتێتە سەر ئەوەی کەسێک لە حکوومەت هەڵەگەڕێتەوە هەموو حکوومەتە چێتە سەر ناتوانێت دەستگیری بکە یعنی بەداخەوە ئەڵێم بەڕاستی بارودۆخەکە لە تەقینەوەدایە لە تەقینەوەشدایە ئینجا ئامادەی نییە بۆ ئەوەی بێن لە پێناوی بەرژێنەری گشتی سازش بکەن دەستبەرداری بەشێک کاکە مافت هەیە بەسەر ئەو دوو چام لە پێکەنانی حکوومەت دەستبەرداری بەشێک لەو مافانە بە بۆی خەڵکی تر دەستبارد لەگە بگری ئامادەنین ئەوە تاکەی یعنی لەبەرەوە بەڕاستی کاک زانە ئەو من دەمێکە گوتومەوە ئێستاش دووبارە دەکەمەوە یعنی سیستمی سیاسی سیستمی حکومڕانی لە کوردستان هەردووچیان سەقەتن ئەگەر ئەمانەوێ ڕاستی کەینەوە با پێکەوە ڕاستی کەینەوە ڕاستکردنەوە لێ ناو ماڵی خۆمانەوە دەست پێ دەکات لە ناو ماڵی خۆمە ئەگەر دەشمانەی بەو شێوێ بڕوە بە دڵنیاییەوە تاسەر بەو شێوێ ناڕوە چونکە قەیرانەکە ئەوەندە گەورەیە قەیران ناوخۆیەکان وە فشارەکانی دەرەوەش لە ساحێمی کوردستان ئەوەندە گەورن بەرگەی ناگرێ باشە کاگارێ جەختت لەسەر خۆپیشاندان کردەوە و چوونە سەرەوە کردەوە ینی بەڕاستی من دەمەوێت لەسەر ئەوە لە هەر لایەکەوە بێ ئیبراسکردنی لایەک یان پێت وابێ من یان بینەر پێی وابێ کە من لەسەر لایە قسە دەکەم یعنی ئەوەی کە دیارە زۆر بەدڕندانە لە گەنجێک دەدا ینی بەڕاستی حەقی ئەوەیەتی کەمە لەسەر شاشە ئەوە بڵێم بەلولەی کلاشنکۆف تۆ لە چێ دەدەی یعنی لە بەعسێک دەدەی لە چێ دەدەی ئەمە لە گەنجێک دەدەی دوایش دوو گولە لە سینجی گەنجێک دەدەی کە چەند ڕۆژ پێشێستا لە چەند میدیایەک داوای کردو تەنها کارەبا داوای کارەبا ڕووناچی کردووە ئێخۆ لە بەغداوە نا ئێمە لێرە کارەبا دەنێرین بۆ ناوەڕاست و باشتر بۆ مووسڵ دەنێرین بۆ هەندێک شار و شارۆچکەی دیکە دەیفرۆشین کارەبا دەنێرین ئەمە بەڕاستی ئەم لێکدانەوەی تۆ بۆ ئەمە چییە خەڵکانێک هەبن ئەوەندە چاونەترس بن ئەوەندە پەروەردەیەکی نانیشتیمانی نامرۆڤانیان هەبێ بێ لولەی تفەنگەکەی ڕوو لە گەنجێکا لە کەسێکا شەهیدیکە زین چۆنە باسی کارەبا ئەکرێ من بڕوا ناکەم هاوڵاتیانی کوردستان داوای شتێک بکەن کە نییە باسی هاوڵاتیان کە خۆپیشاندانەکان مادام مەدەنین ئەبێ بە مەدەنیانە مامەلەیان لەگەڵ بکرێت نەک بە توند و تێژی ئەوە یەک دوو نادادپەروەری هەیە لە دابەشکردنی کارەبا بۆ نمونە ئەگەر سەرۆکی هەرێم بەقەدر هاوڵاتیەک لە دۆڵی خانەقا کارەبای هەبێ من بڕوا ناکەم هاوڵاتی لەوێ خۆپیشاندام بکە ئەگەر سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت بەقەت هاوڵاتیەکی دۆلی بالیسان کارەبا هەبێ بڕوا ناکەم بەڵام بۆ تۆ کارەبا هەموو 24 ساعت فول بێ بۆ کۆمپانیاکان فول بێ بۆ سەرمایەدارەکان و دەستڕۆیشتەکان فول بێ بۆ ئەویش نەبێ ئەو موچەش نەبێ و خزمەت گوزاری تریش نەبێ بێگومان خەڵک بێدەنگ نابێ یعنی من ئەزانم ئەو ڕاپەڕینە یاخود ئەو خۆپیشاندانە یاخود ئەو گرتبووینە ئەوەندەی لە بەرامبەر نادات پەروەریە ئەوەندە لە بەرامبەر دەسەڵات نییە کەواتە دەسەڵاتە بێ ئەوە بزانێ ئەڵێن موچە نییە ئەنجە خۆ ئێمە قسەیەک هەیە ئەڵێن خۆ ئێمە بۆ موچە خەباتمان نەکردووە نا کەس بۆ موچە خەباتی نەکردووە ئێمە ئەوانەی کە لەو سەردەمی سەخت خەباتمان کردووە نەک خۆمان کەس و کارەکانی خۆشمان تووشی گەورەترین تەنگ و چەڵەمە گرتن زیندانی هەموو شتێک کردبووە هەموو تێکۆشەر دەرینەکان لە بەریانە بۆ موچە نەبوو بەڵام تۆ بۆ دەسەڵاتی بۆ موچە دابین ناکەی ئەگە دابین ناکەی بۆ سیاسەتێک ناگریە بەر کە هاوڵاتی بڕوات پێ بکە نییە کاک زانە لەو ڕۆژانە پیاوێک کاتە لام گوتی ناوێکی نەبا منەوە ناودەم گوتی ئەگەر فلان کەس لە کوردستان دەسەڵاتدارێکی کوردستانە ئەو ملک و ماڵی کە خۆی هەیەی بیداتە من معاشی یەک مانجی هەموو فەرمانبەرانی کوردستان دەدەم ئێکاکە خەڵکەوە دەبینێ خەڵکەوە دەزانێ ئەوە هاوڵاتیەکی خواپێدا بوو گوتی بەس ملکەکانی بداتە من ئەتوانم موچەی یەک مانجی هەموو هەرێمی کوردستانی پێ بدەم تۆ هاوڵاتیەک کە کارەبای 2 ساعتی کارەبا هەبێ هاوڵاتیەک کە موچەی نەبێ ژیانی لە مەرگەسەریدا بێ ئاسایی بەڕێوە ئەگەر بزانێ وەکو چۆن سەردەمی خەبات و تێکۆشان بەرپرسە گەورەکان لە هەموو کەسێک زیاتر ڕوبەڕووی تەنگ و چەلەمە ئەوانەی مەیدانی مەبەستمە دەبوونەوە ئەوانش قبولیان خەڵکی تریش قبولیە کرد بەڵام یەکێک بە تاقی تەنیا بتوانێ موچەی هەموو فەرمانبەرانی کوردستانی مانجێک بدات یەکیش نەتوانێ قەرزی دوکانەکەی دراوسەی خۆی بداتەوە کە شەکر و چای لاهێناوە ئەو نادات پەروەریە
ئەوە تۆ بەشێکت بردۆتە ئاسمان بەشێکیش لە قورچە قاندووە تاکەی ئەوە ئێ بەڕاستی ناحەقیە ئەگە خەڵک تا سەر ئەوە قبول بکە ئەو نادات پەروەریە ئەو گرنگجیدان بە چینێکی سەرمایەداری مشەخۆر و لە بەرچاو نەگرتنی خواستی خەڵکی هەژار و نەدار و پێشێلکردنی مافی چینەکانی ناوە فەرمانبەران و چینی ناوەڕاست بەڕاستی ئەگە تا سەر بەردەوام بێ ئەو خوا ئەو خەڵکە دەگرێت چکە خەڵک خوا ئەو خەڵکەی بۆ دروست نەکردووە کە بەستەمە ڕازی بێ. باشە ڕەنگە کەسێک بڵێت کاگارێز بەڕێزیشت لە ناوی نیشتیمانی کوردستانی و ئەوانە ڕاستە لێرە و سیاست مەدارێک و سەر و چاودێری سیاسی بەشداری بەڵام دەڵێن یەکێتی شەریکە یەکێتیش دەبێت تەکبیرێک لەو حاڵە بکە هەر بەڕاستی ئەم شەراکەتە و ئەم یەکتر تۆمەتبارکردنەوە سە شەڕەکە زیاتر لە ناو خۆیە کەس زیاتر ڕێگاکانی چارەسەر باز ناکە ینی دەتوانرێت یەکێتی و پارتی چی بکەن و بۆچی یەکێتی ناتوانێت بڕیاری کۆتایی بدە یان بڕیاری کۆتایی لا یەکێتیە بەڕاستی یەکێتی بەشدار بووە لە حکوومەت و بەشی ئەو ڕەخنە و کەم و کوورگانشکە هەیە یعنی ئەوەی کە هەیە بەشی خۆی بەرەکەوێ بێگومان بەڵام وەکو ئەڵێ ڕەنگە بەرپرسیاری یەکەم نەبێ بەرپرسیاری دووەم بێ بێگومان بەرپرسیاری یەکێتیش ئەبێ سیاسەتەکەی ڕون و ڕەوان بێ چی دەوێ لەگەڵ حکوومەتە حکوومەت سیاسەتەکەی ڕاستە ئەبێ بەڕاستی یەکێتیش بێتە مەیدان بڵێ ئەو سیاسەتە ڕاستە ئێمە وا ئەکەین وا ئەکەین ئەگەر ڕاست نییە شتێکی تری سیاسەتێکی جیاواز پلانێکی جیاوازی هەیە ئەبێ ڕای بگەێنێ ئەوە منیش لەگەڵتم ئەو بابەتە ئەو بابەتە نابێ ڕاستە یەکێتی و پارتی پێکەوە لە حکوومەتن ناکرێ دوو لایەن پێکەوە لە حکوومەت بن یەک وەکو ئۆپۆزیسیۆن یەک وەکو دەسەڵاتدار بێ ئەبێ جیاوازیەکانی خۆی پیشاندا یەکێتی جیاوازی لە چییە؟ من ئەزانم ئێستا جیاوازی بۆ نمونە هەیە یەکێتی تا ئێستا جیاوازەکەی لەوە دەبینێ ئەڵێ پێویستە لەگەڵ بەغدا بە نەرمی لەژێر ڕۆشنایی دەستور کێشەکانی خۆمان چارەسەرکەین هەولێر ئەڵێ ناپێویستە پارتی ئەڵێ بۆ نمونە ئەڵێ پێویستە ئێمە بکشێنەوە ئەمە وا بکەین و وا بکەین لایەنێکی تر هەیە ئەڵێ ئەوەی یەکێتی ئەیکە هەمووی ڕاست نییە ئەوەی پارتی ئەیکە هەمووی ڕاستە بۆ نمونە هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆن هەمووی ڕاست نییە لە کاتێکدا هیچ ئەوانە ڕاست نین بەڕاستی ڕێگە ڕاستەکە کامەیە کاگارێز ڕێگە ڕاستەکە کامەیە ئەبێ ڕێگە ڕاستەکە کامەیە بۆ لانی کە موچێ بگاتە موچە بگاتە دەستی و خەڵکە ینی شتێکی ڕوون و ڕاشکاوە بێ کوردستان گەیشتۆتە قۆناغێک پێویستە یەکێتی پارتی نەوەی نوێ ئیسلامیەکان هەموو لایەنەکان پێکەوە لەسەر یەک مێز دابنیشن چارەیەک بدۆزنەوە ڕێککەوتنێک بکەن حکوومەتێکی نیشتیمانی پێکدێنن چی پێکدێنن گەیشتۆ تا ئەو قۆناغا ئەجینا بتەقێتەوە بەسەر سەری هەموو لایەکماندا دەڕوخێ باشە یعنی ئێستا قسەیەکێ کاگارێز بابەتەکە پەیوەندی بە پرسی لە قاڵبدانی هەرێمی کوردستان و فشار خستنە سەر هەرێمی کوردستان و بچووکردنەوەی دەسەڵاتەکانیەتی یان کێشەکە تەکنیکی وەکو بەڕێزیشت لە ڕابردوودا سەرۆکی لیژنەی نەوت و غاز بووی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق فعلەن ئەو بابەتە هەیە و دابش نەکردنی ڕادەست نەکردنی مەسەلەی نەوت و داهاتە نەوتەکان و ئەوانەیە کامیانە بەڕاستی ئەوەی جەنابەت وەکو زانیاری وەکو شرۆڤەش لاتە کاکزانە هەر لەگە بەڕێزە زۆر جار قسەمان کردووە بەڵێ بابەتی نەوت و غاز پێویستی بە یاسا هەیە ئەو کاتەی کە هەرێمی کوردستان داشی سوار بوو و عێراق مەمنون بوو لەگەڵی ڕێک بکەوێ هەرێمی کوردستان نییە کرد حکوومەت نییە کرد حکوومەتی هەرێم دوای ئەوەی کە عێراق داشی سوار بوو هەرێمی کوردستان بەرەو دواوە گەڕاوە عێراق بە مەرجەکانی خۆی ئەوێ ئەو یاسایە دەربکرێ یا ئەو سیاسەتە جێبەجێ بکرێ یعنی ئەمن بڵێم هەمووی خەتای لەو بابەتەوە پێویستی بە یاسایە یاسا ڕێککەوتنی لەسەر نەکرایە یعنی بەداخەوە لە سەردەمی چی پێ دەڵێن لە سەردەمی عیش و نۆشی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندەی خەریکی خۆ بوو خەریکی چارەسەرکردنی کێشە قانونی و دەستەرویەکان نەبوو لەگەڵ بەغدا یعنی وردەکاریەکانیش زۆر بەلامانەوە نەبوو و ئەزانین ئەنجامەکەش گەیشتە ئەوەی گوتمان کاکە ئێمە باکمان بە عێراق نییە عێراق بەڕێخۆیدا ئێمە بەڕێخۆیدا و ڕیفراندۆممان کرد واتە تا ڕیفراندۆم بە هیچ شێوەیەک دەسەڵاتداران بە تایبەتی دوای کۆچی دوای نەخۆشکەوتن و کۆچی دوای مامجەلال بایەخ بە بەغدا نەدرا ئەجینە نەدرا وەمان ناکرد کێشە ورد و درشتەکانی خۆمان لەگەڵ بەغدا چارەسەرکردن بێم نەتبوو بووین دوای ڕیفراندۆمیش داشی دەوڵەتی عێراق سوارە و ئێرەش وەکو باسم کرد
پشت بە چ بەسترا چاومان لە چیە ئەها بەرکوم شتێک سونەکان بەشکم کۆبنەوە ئەها بەرکوم ئیسرائیل واکە ئەها بەشکم ئەمریکاوەکە کاکە وەڵی نە ئەمریکا نە ئیسرائیل نە ئێران نە تورکیا کەس دەردی کورد دەرمان ناکە هەمومان برینەکانمانە کولێنەوە ئەبێ کورد خۆی دەردی خۆی دەرمان بکە و ئەو بەرپرسە ئەو بەرپرسیارەتە لە ئەستۆی ئەوەیە کە پێی دەڵێن قیادەی حیزبەکان و قیادەی حزب سەرۆک و بەرپرسە گەورەکانی ئەو وڵاتە ئەوانە بەرپرسن ئەوانە گەورەی میلەتەکەن کە بتوانن لە پێناوی میلەت قوربانی بدەن لە پێناوی میلەت سازش بکەن نەک ئەوانەی خۆیان بە پاساوی ماوە بەسەر چوو بسەپێنە سەر ئیرادەی خەڵک و هەتا سەر بەو شێوەیە بۆیانە چێتە سەر خەڵکیش ڕازیە بێ. باشە ئێستا وەکو گوتت ئاماژەمان پێکرد کەم ڕێکۆبوونەوەی باڵای یانلووتکە یەکێتی و پارتی بوو یەکێتی و پارتی لە ڕۆژانی داهاتوو ئەکید وەرەقەیەکیان هەیە بەڵام ئەتوانن چی بکەن ڕێگە ڕاستەکەیان کامەیە ینی بۆ ئەوەی کە هەم خەڵک لیان ڕازی بێ و تا ڕادەیەک چاوەڕوانیان بکە و هەمیش بەغدا بتوانێت مامەڵی لەگەڵ بکات. وەڵی کاک زانە من لە کۆبوونەوە نەبوومە هیوادارم پرسیار لەوانە بکەن کە بەشداری کۆبوونم لە یەکێتی و پارتی بزانام ئەوان باسی چیان کردووە چی ڕادەگەێنن هەڵوێستێکی یاو بەشیان ڕاگەیاندووە کە هاوڕان لەسەر پاراستنی قەواری هەرێم هاوڕان لەسەر ئەوەی بەیەکەوە هەوڵدەن کێشە قەیرانەکان چارەسەر بکەن لە بەغدا و لە ژێرسایی دەستور کێشەکان چارەسەر بکەن ئەو قسانە قسەی باشن بەڵام چیتر هەیە ئەوان بەتەمایچینە من نازانم خوێندنەوەی من ئەوەیە پێم وایە گەڕانەوە بۆ حیزبە سیاسەکانی تریش و بێکەوە دانیشتن کارێکی باشە من پێم وا بێ ئەبێ ئێمە دیدی خۆمان لە چوارچێوەی وڵاتی خۆمان بێ چاومان لە دەرەوە نەبێ بێن ئێمە ڕزگار بکەن کەس ئێمە تەکید دەکەمەوە کەس ئێمە ڕزگار ناکە کاتێک ئێمە چەند بەرەو دواوە بگەڕینەوە چەند فشارمان لێ دەکرێت ئێمە ئەوەندە دۆستیشمان کەمە بێتەوە ئەوەندە پشتیوانیمان کەمەوێتەوە نەک بپێچەوانێ ئەگەر لێمان قەومێ پێمانەوە بێ خەڵکێک هێ بەهانامانەوە دێ بە هیچ شێوێک کەس بەهانای گەلی کوردستانەوە نایە خۆمان نەبێ. بەغدا چەند خەتای هەیە چەند لەو مەوزوعای مقەسیرە کاک ئارێز مثلەن کە کورتی بەغدا لەوەدا چییە هەر بەڕاستی پێت وایە بەڵێ بەغدا بەرپرسە لە جێبەجێ نەکردنی دەستور لە یەکەم ڕۆژەوە بەغدا ئێمە هاوارەکەین جێبەجێ ناکە کە تۆ دەستور مادەیەکی دەستور جێبەجێ ناکەی کەواتە من گومانت لە یەکەم مادەیەکی دەستور جێبەجێ ناکەی کە لە بەرژەوەندی خەڵکی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتیە کە تۆ کارێکی وا دەکەی من لە شتەکانی تریش گومانت لێ دەکەم ئەوە یەک دوو بەغدا لەو کاتە نالەبارەدا لەو کاتە نالەبارەی کە هەرێمی خەڵکی هەرێمی کوردستان پێدا تێدەپەڕێ لە جیاتی ئەوەی ئەو بێ هاوکاری خەڵکی کوردستان بێ موچە بنێرێ و بە گفتوگۆ بەردەوام کە بێتەوان تا دێ فشارەکانی زیاتر دەکا بەغدا بەرپرسیارە بێگومان بەغدا هەرێمێکی ئەو هەرێمەی ئێمە هەمان بوو ئەو هەرێمەی ناوێ و لە بەرامبەریشدا هەرێمی کوردستانیش کەم تەرخەمی هەیە چی پێڵێن کەم و کوڕی هەیە و بەڕاستی بێباچی هەیە و ئەو بابەتانش لە بەرچاو بگرین. باشە بە باچەکان چین مەسەن ئەوەی کە گوتت ڕاست ئاگات لە کۆبوونەوەکە نیە وردەکاریەکەی بەڵام هەرێمی کوردستان دەتوانێت چی بکات بۆ ئەوی بەغدا بیان و بڕکات. زین چۆ بێباچی لە 2005ەوە تا ئێستا ئەوە چەندین جارە بێموچەی ئەبێ بە قەیران لە هەرێمی کوردستان تۆ لە وڵاتی خۆت حکمڕانی وڵاتی خۆتی ملیار دۆلار هاتە ئەو گەنجینەی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی ناو خۆمان ملیارات بە ملیار دۆلار بوو تو معقولە حکوومەتی هەرێم هەمیشە لە سەرسازی عەلی بێ و قەرزدار بێت تا ئێستا بێباچی لەوەی گەورتر چر ینی کارێکی نەکردووە بۆ ئەوەی خۆی لەسەر پێی خۆی بمێنێتەوە تۆ سیر کە لە ماوەی ئەو 10 ساڵی ڕابردوو چەند موچە خۆران نەدراوە ئێخۆ کاکە تۆ دەبایە حکوومەتی هەرێمی کوردستان حسابی ئەوە بکاتن دەوڵەت هەیە لە دنیا حکوومەت هەیە لە دنیا یعنی مەمرە و مەژی کار بکە تۆ ئەو هەموو سەروەت و سامانە ناوە خۆیە هەیە ئەڵێ خەرجەکرێ بەسەر چاوم ئەو هەموو لێ خەرجەکرێتەوە معقولە پەرلەمان نەتوانێ بزانێ کە داهاتەکانی ناوە خۆ چەندە معقولە پەرلەمان نەزانێ داهاتی نقطە گومرجەکان چەندە معقولە کورە زۆر شتەیە لەبەرەوە ئەو شتانەی کە هەیە وای کردووە کە خەڵک متمانەی بە دەسەڵات نەمێنێ و لەوەش زیاتر
سمع باسی حکوومەتەکەی بەڕاستی من کاکزانە ئەگەر هەڵە بکەمە جینا من چیتر ناڵێم حکوومەت نییە کاکە حکوومەت نییە و دەسەڵاتە ئەوە دەسەڵاتە و ئەو دەسەڵاتە پشتی بە چ بەستێ ئەگە بە شەرعیەتی شۆڕژگێڕیە هی ڕابردوو ڕۆویشت ئەگەر بە یاسایە یاسا نییە یاسا پشتیوانی ناکە تاکەی ئەوە ساڵێکە ئەوە چەند مانگە ئێمە هەڵبژاردنمان کردووە تا ئێستا نەکابینی حکوومەت پێدێنە پارلەمان کاراکرێ خەڵک متمانێت چی پێبێ هەر لەبەرەوەی ئەو پۆستەمەوەی ئەوەشمەوەی ئەمەشمەوەی ئەمەش کەی حکومداریە کەی دەوڵەتداریە کاکزانە ئەو دەسەڵاتداریە تا ئەو ڕۆژەی خوا بە حەق خۆی لەگەڵەکات کەواتە کاگارێز زۆر جار دەوترێت کە ڕەنگە هەندێک شەڕەکان شەڕی بە وەکالەت بنیان بۆ نمونە وڵاتێکی ئیقلیمی یا هەرێمی دەستی لەو مۆزوعەدا هەبێ بەڕاستی لە حاڵەتێکی وەهاداوە تا ئێستا هەرێمی کوردستان بێ موچەیە باشە ئەگەر تورکیایە بۆچی مەسەلەن تورکیا ناتوانێت بۆ نمونە تریلیۆنێک دینار بە قەرز بدا بە هەرێمی کوردستان ئەگەر ئێرانە بۆ ناتوانێت تریلیۆنێک دینار بدا و معاشیت پێدا بەش بکرێ ئەگەر ئەمریکایە تەنانەت ئێمە زۆر دڵمان بە ئەمریکا خۆشە ئەمریکا بۆ فشارێک ناکا کە تەنانەت لە عێراق بڵێت تریلیۆنێک دینار بنێرن بە فشار زۆر ئەڵێن ئەمریکا لە سەر خەتە و پێما کەس خەتی نەماوە بەڕاستی ئەزین چۆنا ئێمە ناکرد گلەی لە کەس بکەین ئێمە خۆمان ئەبێ بە خۆمان ئەرکەکانی سەرشانی خۆمان جێبەجێ بکەین کاتێک تۆ ئەرچی سەرشانی خۆت جێبەجێ ناکەی با دیسان دووبارێکەمەوە تۆ لە دەستی خۆتە حکوومەت پێکبینی لە دەستی خۆتە پەرلەمانکارە بکەیتەوە تۆ کاتێک ئەوە ناکەی بۆ میلەتەکەی خۆت بۆ ئەوی ڕەوایەتی بەدەسەڵاتەکەی خۆ بدەیت بۆ پێت وایە ئەمریکا لە تۆ دڵسۆزترە بۆ میلەتەکەت بۆ یعنی بۆ ئێمە بکەین کاکە فشار تۆ بینە بەرچاوی خۆت کاتێک هەرێمی کوردستان بەهێز بوو ئێمە لە بەغداش بەهێز بووین لەسەر ئاستی نێودەوڵەتیش بەهێز بووین ئێستا کە بەهێزین لەسەر ئاستی نێودەوڵەتیش بەهێزین چێ وای کردووە ئەو بەهێزیە چێ وای کردووە ئێمە بۆچی کەسێک نایە بڕێکەکە ئێمە بخراپ ئەو وڵاتەمان بەڕێوە بێت ئێمە سیاسەتەکەمان هەڵە بوو میلەت ئێمە تەواو داوای لێبوردنەکەین کۆتایی هات دەیان جار سەرۆکی حکوومەتەکان لە قەیرانەکان واز دێنن حیزبەکان لە حکوومەتەکانیان واز دێنن لە سیستەمی دێموکراسی ئەڕۆن ئەڵێن ئێمە نەمانتوانی ئەو قۆناغ باشە جێبەجێ بکەین تۆ هەڵە دەکەی هەر تۆ لە حکومی ڕاستەکەی هەر تۆ لە حکومی ئەدۆڕێی هەر تۆ لە حکومی ئەبێەوە هەر تۆ لە حکومی خۆت قەیران دروستەکەی خەڵک تۆمەتبارەکەی خۆت خەڵک برسەکەی خەڵک تۆمەتبارەکەی یعنی بەڕاستی ئەو تاکەی یعنی تاکەی ئەو جۆرە سیاسەتە باش کاگارەس پێت وایە بەغدا نیەتی هەبێ موچەیەک بنێرێ لەو هەفتەیە مەسەلەن سبەینی ئەنجومەنی وەزیران کۆ بێتەوە ئەو نیێتانی کە دەیخوێنیەوە یان بڕیاریان داوە کە تا سەر ئێسقان قەڵەمەکەشم لێکەوت تا سەر ئێسقان لەگەڵ ئەو مۆزوعە بڕۆن و هەرێمی کوردستان لە هەموو ڕوێکەوە هەرێمی کوردستان فشار لەسەر هەرێمی کوردستان دروست بکەن زۆر باشە لەگەڵ کاگارێز گفتوگۆی مەسەلەی چارەسەری پرسەکانەکەین ئەو نیگەرانە وەکو سیاست مەدارێک سیاسیە کە لە سەر ئەوەی کە پێویستی بە باز لەوە کاکە پێویستە هەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسەکان ناوماڵی خۆمان ڕێکەینەوە کۆکەینەوە و بزانین چیمانەوێت داواکاریەکانمان چیە بە دیاریکراوی بۆی بتوانێت ئەو کێشانە چارەسەر بکرێ و بگەینە دەرەنجامێک کە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانیش لەو نەهامەتیانە بپارێزین هەڵبەتە یەک بابەت کە گرنگە ئەوەیە کە ئایا بەغدا نیەتەکەی زۆر نێتی بەغدا ئەوەیە کە تاکوێ لەگەڵ ئەم نەهامەتیانە بڕۆکە ئەزانێ ئەوەی کە ئێستا سزادراوە خەڵکی هەرێمی کوردستانە موچەخۆرە فەرمانبەرە کە زۆرێک لە موچەخۆر و فەرمانبەرانی شتەیدی حکوومەتی عراقیان کردووە بەڵام ئێستا حکوومەتی عراقی ئەگەر خەلەلەکەش لە هەرێمی کوردستان بێ بەڵام حکوومەتی عراقیان بەرپرسانی عراقی هاتوون بە شێشیان کە هەرێمی لەبری دەسەڵاتداران هاتوون خەڵکەکەی سزادن کاگارێز وەکۆی پرسیارم کرد کە سبەینی کۆبوونی ئەنجومەنی وەزیرانی عراقە بەپێ ئەو شرۆڤانەیان بەپێ ئەو نیەت خوێندنەوانەی کە هەیە پێت وایە حکوومەتی عراقی بڕیارەدا موچەیەک بۆ هەرێمی کوردستان بنێرێ یا موچە بۆ هەرێمی کوردستان بنێرێ یاخود فشارەکان زیاترە بن و قوڵتر لەگەڵ هەرێمی کوردستان پێدا دەڕۆن کاک زانە دەوڵەتی عێراق بەرپرسیارە لە بەرامبەر ئەوەی کە
بە یەکسانی بە یەک چاوسەیری هەموو هاوڵاتیانی عێراق بکاتن واتە نابێت جیاوازی لە نێوانی هاوڵاتیەکی بەسرا و هاوڵاتیەکی دهۆکدا بکات و ئەگەر جیاوازی کرد حکوومەت واتە لە دەستوری لاداوە ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم دادگای فیدرالی بڕیاری داوە کە پێویستە موچە بدرێ. ئێستا هەندێک پاساو ئەهێنرێتەوە بۆ نەناردنی موچە. من ناڵێم ئەو پاساوانە ڕاستن یا ڕاستنیە بالەوە لێگەڕێن، بەڵام دەوڵەتی عێراق بۆی نییە خەڵکی کوردستان بەو شێوەیە برسی بکە یا ناچاریان بکە بۆی ڕێگایەکی تر بەرامبەر حکوومەتەکەی خۆیان دەسەڵاتەکەی خۆیان بگرنە بەر ئەوە ناچارکردنی خەڵکە. لەبەرەوە ئەم بڵێم حکوومەتی عێراقی بەڕاستی ئۆباڵی ئەستۆی حکوومەتی عێراقی زۆر گەورەیە. ئەگە لێرش کەم و کوڕی هەبێ ئەگە لێرش ناکۆچی لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا هەبێ ئەبێ ئەوانە بە گفتوگۆ چارەسەر بکەن بەڵام نابێ دەست بۆ قوتی خەڵک ببرێ، نابێ دەست بۆ ژیانی فەرمانبەران ببرێ. ئەوەی ئێستا کراوە لە حکوومەتی عێراقی هەر پاساوێکی هەبێ ناڕەوایە بەکاری هێنایە بۆ بڕینی بۆ نەناردنی موچە. باشە کاگارێز ئەوە ڕێکەوتیان فشارەکە لەسەر کورد بەگشتی ئێستا ئەوەی دەبیندرێ مەسەلەن جگە لە ڕۆژاوای کوردستانی فشار هەیە ئەو فشارانی لەسەر کورد ڕێکەوتە یان مەسەلەن بۆچی بەو شێوەیە لە یەک کاتدا ئەو فشارانە لەسەر کورد هەیە بەڕاستی هیچ خوێنەوەیەکی واقعیە لەسەر فشار هەیە. ئەزانین کاکزانە هەرێمێکی کوردستانمان هەبوو هاوتای دەوڵەتی عێراق بوو، سەرۆکێک وەزیرێکی دەرەوە کە هاتە بەغدا هاتە هەرێمی کوردستانیش وەفدی ئێمە ڕاستە چوو. ئێمە یعنی معاملەی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو هەرێمێک نەبوو لە چوارچێوە دەوڵەت وەکو نیمچە دەوڵەتێک بوو با نەڵێن دەوڵەت بوو. ئێستا وای لێ هاتوو بێگومان ئەوانە بەو ڕازینین ئەوە لە ناوخۆی عێراق پێیان وایە ئەوان پێیان وایە کە هەرێمی کوردستان زیاد لە پێویست پێشکەوتیە و ئەوان بە لە دواوە ماونتۆ ناوچەکانی خۆیان بۆیە پێیان وایە ئەبێ سنوورێک بۆ پێشکەوتنەکانی لایوان وایە من ناڵێمەوە وایە دابدرێ. ئەوە یەک. دوو ئەبێ لە بیری نەکەین هەرێمی کوردستان لایەکی عێراقا، لایەکی سووریا، لایەکی تورکیا، لایەکی ئێرانە. ئەو دەوڵەتانە کێشەی ناوخۆی کوردیان هەیە. ئێستا هەرێمی کوردستان ئێمە نرخەکەی نازانین، یعنی ئەجینان نرخەکەی زۆر بەهاکەی زۆر گەورەیە، نمونەیەکی زۆر گەورەیە بۆ ئەو کوردی پارچەکانی تری کوردستانیش و ئەوان نایشارنەوە ئەترسن لەوەی کورد لەوێش ئەو مافانە بەدەست بێنێت چکە تا ئێستاکەەوە دیمان دوێنێ و پێرێ حکوومەتی شەڕعاتۆتە سەر چیاڵێ یەک ئاڵا و یەک سووریا و یەک دەوڵەت و یەک سوپا و نازانم چێ هێشتا جێپێ خۆی قایم نەکردیا. هێستا هێزەکانی سووریا دەوڵەت ئەوەی بە ناوی دەوڵەت سووریا نە بە ژمارە نە بە جۆر بەقەدەر هێزەکانی سووریا دموکرات نین ئەو هەڕەشە لەوە کاتن بە ناوی دەوڵەت. لەبەرەوە بێ ئەو بابەتان نەکەین و ئەو شتانن لە چوارچێوەی سیاسەتی هەرێمیش باسەکرێ پلان دادەنرێ فشارەکرێ قسەکرێ کاریگەریان بۆ سەر هەرێمی کوردستان هەیە. بۆیە کاتێک هەرێمی کوردستان یەکەم کێشە ناوخۆیەکانی خۆی چارەسەرە کاتن و کاتێک ڕێگای ڕاست بۆ چارەسەرکردنی کێشەی لەگە دەوڵەتی عێراق ئەگرێتە بەر ئەوە فشار لەسەر هەرێمی کوردستان لەسەر ئاستی ناوخۆی و لەسەر ئاستی دەرەوەش کەمە بێتەوە. بەڵێ ینی بابەتەکە پەیوەندی بە و بەرەو پێشچوونانەی کوردەوە هەیە بە گشتی لە ناوچەکە نەک لە ناوخۆ باسەکەین کێمە مەسەلەن سیخولەکەی کە باسی کێشە ناوخۆیەکانەکەین بەڵام مەسەلەن چاویان بۆەوە هەڵنایە یان نانێت تەجروبەی کوردی بەی شێوەیەک سەرکەوتوو بێ جا لە هەرێمی کوردستانە یان لە ڕۆژاوی کوردستان بەدڵنیاییەوە بێ لە بیری نەکەین. نمونەی عێراق ئەوەی عێراق تا ئێستا بەو هەموو کەم و کوردیانش کە ئێمە هەمانە لێرە نمونەیەکی گەورەیە بۆ کورد بۆ کێشەی کورد بۆ کێشەی ڕەوای کورد و عێراقیش ئەبێ ئێمە بزانین ئەوەی عێراقیش ئێمە لەگەڵ عێراقمان کردو عێراق لەگەڵیمان کردی ئەبێ ئەوەش گەورەیە ئەبێ ئێمە خۆشمان ئەو دەستکەوتە لەگەڵ عێراق لەدەست نەدەین. هەموو ئەو دەوڵەتانی دەرو دراوسەی عێراق مەمنونن پێگەیەکی وەکو پێگەی کوردیان لە چوارچێوەی دەوڵەتەکانی خۆیان هەبێ. بەڵێ بۆ ڕوبەڕووبوونی ئەوانە کاک ئارێس ینی کورد دەتوانێت لە هەر چوار پارچەکە لە هەر چوار بەشەکە لەو گۆڕانکاریانە کە هەر ڕۆژە و مەسەلەن ئێوارێش هەندێک لێدوان هەیە کە دیسان بۆنی ئەویان لێدێک کە شەڕ بکرێتەوە یان شەڕ لە ناوچەکە بکرێتەوە مەسەلەن ئێوارە درۆن هاتووە کە سەرای دەستپێکی بەرنامەکە درۆن لە مەنتیقی شەمامک لە کۆمپانیای کارگروپی داوە ینی ئەمانە چه ئاماژەیەشیان تێدا بۆ گۆڕانکاری نوێ. جارێ نازانم سەرچاوی ئەو درۆنانە کوێن وە چییە تا قسەی لەسەر بکەم گرینگەوەیە ئەڵێم ئێمە
قەیرانی سیاسیمانەیە، قەیرانی ئابووریمانەیە، قەیرانی داراییمانەیە، پێویستە لایەنە سیاسیەکان بە زووترین کات قەیرانە سیاسیەکە چارەسەر بکەن بۆی لەگەڵ عێراقیش هەوڵی چارەسەرکردنی کێشەکانمان بدەین بە پێچەوانەوە ڕەنگەشتی وا دروست بێ بیرمان لێ نەکرد بێتەوە. ئەم پاراستنە تەنها بە یەکێتی و پارتی ئەکرێ یان بەلایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش کاگارێز مەسەلەن جیاوازیەکی زۆر هەیە ئەوان بەڵێ ئەو دوو هێزە سەرەچین بەڵام ئەبێ لەگەڵ ئۆپۆزیسیۆنیش و ئەبێ بە تایبەت لەسەر بابەتە نیشتیمانیەکان بابەتە کوردستانیەکان ئەبێ لەگەڵ ئەوانیش هەوڵدەن یەکدەنگ بین و کاتێک لایەنێک لەسەر بابەتێکی نیشتیمانی بابەتێکی کوردستانی لەگەڵ هەموو لە یەکدەنگ نابێ ئەبێ بە خەڵکی ڕابگەین ئەو لایەنە لەو بابەتە گەورەیە یەکدەنگ نابێ بەڵام بێگومان ئەتۆ بێ لەسەر ئەوەی تەنیا لەسەر ئەوەی بە قسەی ئۆپۆزیسیۆن بێستا بڵێ ئەوان نایەن دەستبارەت لەگەڵ بگرن بۆ ڕزگارکردنی دەسەڵاتی ئێستا لەو قەیرانە ئابووریەی تێیدایە ئەگەر ڕێککەوتنیەک نەبێ. باشە کاگارێز ئێستا ئۆپۆزیسیۆن تەبعەن ئەوەی لەسەرەکە بە دڵی خەڵک قسە بکە و دەنگدانیش لە پێشە و مەسەلەن هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش لە پێشە بەڵام دەکرێت لە بابەتێکی وەهادا کە بابەتەکە برسیکردنی خەڵکی کوردستانە لە چ لە دەسەڵاتەوە بێت چ لە ئۆپۆزیسیۆنەوە بێ شێواویەک دروست بکرێت بە لێدوانێک بێت بە دەربڕینی ڕەیەک بێ؟ یعنی بەداخەوە من باسم کرد گوتم سیستەمی حکومڕانی سەقەتە لەناو سیستەمی حکومڕانی و سیستەمی سیاسی سەقەتە لەناو ئەو سیستەمە حکومڕانی و سیستەمە سیاسەکەش ئۆپۆزیسیۆن هەیە لەناو سیستەمە سیاسەکەی یعنی ئەگەر سیستەمی بەڕێوەبردن سەقەت بێ وامەزانە سیستەمی ئۆپۆزیسیۆنیش زۆر ڕاست و ڕەوانە لایەنە ئەو لایەنەی کە ئۆپۆزیسیۆنی خۆیان ئۆپۆزیسیۆنە من پرۆژەیەکی گەورەی وایان لێ نبینم بۆ لانیکەم پرۆژەیەکی هاوبەشیان نیە ئەو لایەنە هەموو پرۆژەیەکی هاوبەشیان هەبێ بۆی بڵێن لە پرۆژەی یەکێتی و پارتیا لە پرۆژەی یەکێتیا لە پرۆژەی پارتی گرنگترە ئەوە یەک دوو لەگەڵ لایەنەکانی دەسەڵات چەند لە ناکۆچیدان لە ناو خۆشیاندا ئەوەندە لە ناکۆچیدانە و ئەوانە هەمویان کار لەسەر هەست و نستی هاوڵاتیان دەکەن زانی یعنی خەڵک نیگەرانە خەڵک ناڕازیە تۆ نابێ هەموو شتێکت بەس کار لەسەر ناڕەزایەتی کردن بێ تۆ باشە ئێستا من ئەڵێم حکوومەتی هەرێم ئەو لایەنەی خراپە دەسەڵات ئەو لایەنەی خراپە پارتی ئەوە یەکێتی ئەوەی خراپە بەڵام خۆت چی باش تێ پێشکەشی بکەیت یعنی چێ قەناعەتی هەیە بۆ نمونە ئەگەر ئێستا ئەو دوو هێزە بکشێنەوە و لایەنێک بێتە لایەنێک ئەو لەو لایەنە ئۆپۆزیسیۆن بێتە سەر حکوم ئەتوانێ ئەو قەیران چارەسەر بکات کوا استراتیژیەتی کوا پلانی کوا ڕۆڵی لەبەرەوە بەڕاستی یعنی وتاری سیاسی ئۆپۆزیسیۆنیش لە وتاری سیاسی دەسەڵاتداران سەقەتترە. باشە کاگارێز ئەوان ئیش لەسەرەوە کە نەگەر بێت و بەغدا هەرێم هەموو نەوتەکەی ڕادستی بەغدا بکە و هەموو داهاتە نانەوتەکان وە تەڵتیم بکە ئەوە بەبێ لام و جیم هەموو مانجێک موچە دێ پێت وایە ئەمە بەبێ یاسا بەبێ چوارچێوێکی یاسایی ئەمە ڕووبدات وەکو ئەوی ئۆپۆزیسیۆن دەیڵێ دەستور ئەزانی دەستورەیە ئەبێت دەستور جێبەجێ بکرێت لە بەغدا چۆن جێبەجێک لێرەش جێبەجێکرێ بەڵام دیسان لە بیری مەکە ئەگەر حکوومەتی هەرێم ئەوەندە بەهێز بواە لە ناوخۆی بەغدا عێراق نەیدەتوانی ئەوەندە فشاری بخاتە سەر و نەیدەتوانی مافی پێشێل بکاتن بەڵام کاتێک هاوسەنجینیە لە هێز بێگومان ئەوش یعنی ئاراستە سیاسەکەیوی ئاراستە حکومڕانەکەوی لەگە ئاراستەکەی تۆ جیاوازە ئەو کێشە و گرفتانت بۆ دروستەکە بەڵام دەستورەیە لە سایی ئەو دەستورێک کە هەیە ئەبێ حکوومەتی هەرێم ئیلتیزاماتە داراییەکانی خۆی ئیلتیزاماتە ئابوووریەکانی خۆی جێبەجێ بکە نابێ خۆی لێ بدزێتەوە. پێت وایە ئێستا لەوەدا کەم و کورتی هەیە خۆی لە دزیوەتەوە وەندێک کۆکۆ قسەکەن ئەڵێن لە بەرژەوەندی کۆمپانیاکانە ڕێک نەکەوتنەکە پێت وایە ئەوە بێ بەڕاستی لەو دۆخەیەکە هەمویان هەست بە مەترسیەکەکەن. من هیچ گومانم نییە کۆمپانیاکانیش بەرژەوەندیان هیچ گومانم نییە هەندێک لە دەسەڵاتداریش لەو کۆمپانیایانە هاوبەشن هیچ گومانم نییە بەڵام لە کۆتاییدا خەریکە لافاوەکە دێ کە لافاوەکە هات خۆیان و کۆمپانیاکانیشان ڕادەماڵێ دەبێ و ڕاستیە بزانن بۆیە من ئەمەوێت لێرەدا قسەیەک بکەم ساڵی 79 کاتێک خۆپیشاندانە بن هەموو ڕۆژێ لە ئێران باسی شۆڕشی ئێرانەکەین راپۆرت بۆ شاچێ راپۆرتی ئیستیخبارات و ئەوانەی بۆچی هیچ نییە و کۆمەڵی خەڵکن و ناڕازینە و هیچ نییە وانە و وانە و خەبەرەکان زۆر بڵاو بنەوە ڕۆژێک
شا سواری هەلیکۆپتەرەکەیە بێ ئەڵێ بابزین لە تاران چ باسە وەچێچی لە ئاسمانی تاران بە هەلیکۆپتەرە سوڕێتەوە دەبینی چەند میلیۆن خەڵک لەسەر جادەیە ئەوە نییە تاقمێک و چەند سەد کەسێک و چەند هەزار کەسێک بێ دێتەوە ئەپرسێ لە دەوروبەرەکەی ئەڵێ باشە ئەو هەموو خۆپشاندانە گەورەیە ئەی بۆ ئێوە پێتان نەگوتم ئەوە هەیە ئەوە گوتبیان وەڵی جەنابی شاهنشای کەس ناوێرە ڕاستیەکانت پێ بڵێ ئەو ئەمە ڕاستیەکان بە دەسەڵاتی هەرێمی کوردستان دەڵێم برادەر مەبەستم خۆپشاندانی ئەوڕۆ دوێنێ و پێرێ نییە ناڕەزایەتەکە گەورەیە وەرە لێرەوە دەست پێ بکەین ناڕەزایەتەکە چۆن کەمەکرێتەوە چۆن متمانە بەدەست دێنیەوە بیهێنەوە بۆ ئەوەی تۆ دەستیشت بەهێز بێ بۆ ئەوەی پشتت قایم بێ بچی لەگەڵ بەغدا هەوڵی چارەسەرکردنی شەکان بدەیت بە دڵنیاییەوە ئەو کاتە بەغداش زیاتر بە دەنگتەوە دێ بە دڵنیاییەوە ئەو کاتەش دۆستەکانمان ڕۆژ ئاوایەکانمان ڕۆژهەڵاتیەکانمان نازانم چێ باشتر پشتیوانی لە دەسەڵاتەکە ئێمە دەکەن. دواسەرنجی بە ڕێزکاگارێز عەبدوڵڵا بەڵێ دواسەرنجت دوا قسەت ئەگەر پرسیارێک هەبێ دواسەرنجم ئومێد دەکەم ئەو کۆبوونەوەی کە بۆ و کۆبوونەوەی ترش لە نێوان هەموو لایەنە سیاسیەکان بێ پلانێکی باشدا بڕێژێ و بیر لە دەربازبوون بیرێکی یعنی بە هاوبەشی بیر لە دەربازکردنی گەلەکەمان لەو خەیرانە داراوی سیاسێکە هەیە بکرێتەوە. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز ئارێز عەبدوڵڵا نووسەر و سیاسەتمەدار لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بەشاریت لە پانۆرامادا بە هیوای ئەوەی کە لێرە کە هەموو ڕاستیەکان پەردەی لەسەر لابین بتوانرێت کە هەموو لایەک بگەنە ڕێکەوتنێک لە پێناو هەم ئەوەی کە وەکو وترێت قواری هەرێمی کوردستان کە مڵکی هیچ کەسێک نجگە لە خەڵکی کوردستان و هەموو کوردێکی ئەم نیشتیمانە هەموو کوردستانێک ئەو قوارێ بپارێزرەوە ژیان و گوزەرانی هاوڵاتیانیش بە زووی چارەسەر بکرێەوە ڕێڕەوەکانی ڕێڕەوە خوارەکانیش ڕاست بکرێنەوە ئێمەش لێرەدا پانۆرامامان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتانە.